بینەرانی عزیز کاتتان باش بەخێر بێنەوە بۆ گفتوگۆیەکی تر لەگەڵ کەسایەتیەکی سیاسی. ئەم جاریان میوانداری زۆر بەڕێز کاک ڕستەم جەهانگیری دەکەم، بەرپرسی دەستگای یەکقۆڵینەوە بە دوواداچوونە لە ناو حیزبی دموکراتی کوردستان. ئەم دەستگایە سەر بە ناوەندی سیاسی حیزبی دموکراتی کوردستانی ئێران. کاک ڕستەم زۆر بەخێر بێ بۆ گفتوگۆیە. ئەمی سپاسان دەکەم، دەستت خۆش بێ، هەرگیز لە خزمەتتاندا. کاک ڕستەم ئەگەر لەوە دەست پێ بکەین، لە دوای شۆڕشی گەلانی ئێران ساڵی 1970-1979 ئاڵوگۆڕیەکی سیاسی لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ڕوویدا و فەزایەکی سیاسی کراوە بۆ گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەڕێبەرایەتی دکتۆر قاسملوو دەورێکی زۆر ئەرێنی هەبوو لە ڕووداوەکاندا و لەسەر بزافی ڕزگاری خوازی نێتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. دەتوانین بڵێن حیزبی دموکرات زمان حاڵی پرسی نەتەوایەتی گەلی کورد بوو لەو سەردەمەدا. پێم خۆشە باسەکە لەوە دەست پێ بکەین کە ڕۆڵی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەو سەردەمەدا چۆن بوو. بەڵێ، لە پێشدا زۆر سپاس لە جەنابەت دەکەم و سپاس لە بینەرانی بەڕێزیش دەکەم. ئەوەی ڕاست بێ دوای ڕۆخانی کۆماری کوردستان نێزیک بە 33 ساڵ و خۆردەیەک تێپەر دەبوو کە ئینقلابی گەلانی ئێران سەرگرت و سەرکەوت و حیزبی دموکراتی کوردستان ئێران گەڕانەوە نێو مەیدانی خەبات. جارێک مەیدانی خەبات مەنزورم ناوخۆی وڵاتە بە شێوەی ئاشکرا و عەلەنی دوای کۆمار یەکەم جار بوو کە لە میتینگێکی پان و بەریندا لە شاری مەهاباد پەیتەختی کۆمارەکەی کوردستاندا ئێلامی خەباتی کرد، خەباتی ئاشکرایی کرد بە داوا لە ڕۆڵەکانی گەلی کورد کرد کە تێکەلی ڕێزەکانی حیزبی دموکرات و خەباتی ڕزگاری خازانەی گەلی کورد بکەن. بۆیە لەو بارەوە حیزبی دموکرات ئەوەی کەوتە سەرشانی کردی و بۆ ئەوە کە بتوانێت هەم لە پێش سەرکەوتنی ئینقلاب و هەم دوای سەرکەوتنی پێش سەرکەوتنی ئینقلاب ڕەهبەری حیزبی دموکرات و خۆی شخصی دکتۆر قاسملوو نێزیک بە 7-8 مانگێک پێش سەرکەوتنی ئینقلاب گەڕاونەتە ئێران لە شاری تاران لە کوردستان سازماندەهی خۆیان کرد و ئەندامانی ڕەهبەری لە تێکرای شارەکاندا حەزوریان هەبوو لە نێوخۆر و کۆبوونەکان و تەشکیلاتی حیزب ڕێکیان خستوتەوە. ئامادەگی ئەوەیان کردووە کە ئەگەر ئاڵوگۆڕێک بەسەر ئینقلاب بەسەر ڕژیمی شادا بێت و یان ئینقلاب سەرکەوێت ئەوان بتوانن نەخشەڕۆڵی خۆیان هەبێ و هەم حەزوریان هەبێت لە نێو خۆ پیشاندانەکانی دژی ڕژیمی شاهنشاهی چون ئەو ڕژیمە یەکێک لە ڕژیمە هەرە سەرکوردکەرەکانی بزوتنەوەی کورد و ئازادی خازان بوو لە ئێراندا و بە تایبەتیش لە حیزبی دموکرات چۆن سەر و کۆماری ئەو حیزبە و شۆڕشی 46-47 هەمووی بەدەستی ئەو ڕژیمە هیت کرابوو و بەحرێک خوێن ڕژا بوو لە عەسڵدا. بۆیە حیزبی دموکرات لەو شۆڕشەدا بە شێوەیەکی چالاکانە لە سەتحی لوتکەی هەرەسەرەوە تا تەشکیلات خەستەکانیدا لە شۆڕشی گەلانی ئێراندا بەشداری کرد و دوای سەرکەوتنی شۆڕشیش بۆ خۆت دەزانی حیزبی دموکرات سیاسەتێکی هەم میانەڕەوانە هەیە و هەمیش سیاسەتێکی هەیە کە حەول دەدات مەسەلەی کورد و مەسەلەی خاستە نەتەوەیەتەکان لە ئێراندا بە شێوەیەکی سولحامیز حەل و فەسل بکە. لەوەداش حەولێکی یەکجار زۆری دەرکرد گەل کۆماری ئیسلامی و ئەو لایەنە سیاسیانەی کە تازە هاتبوونە کۆڕی خەبات دوای ئینقلاب لەگەڵ یان هەیئەتی نمایندەگی گەلی کوردیان پێکێناند و لەگەڵ دەوڵەتی تازە بەدەستهێڵان گەیشتوو و کرد ئەو دەمی بازرگان دوای بەنی سەدراوانە هاتنە سەر کارەوە ئەو ئەجار ڕەوەندی ئینقلاب بە خۆت دەزان تێپەڕی مرحلە بە مرحلە تێک چوون نەهایەتەن گەیشتنە ئەو قەناعەتە کە لە ڕژیمی ویلایەتی فەقیهی خۆمەینیدا شتێک بە نێوی مەسەلەی ئازادی و دموکراسی مافی مرۆڤ و مافی نەتەوەکان کە ئەگەر لە سەردەمی ڕژیمی پاشایەتی لە ئێراندا بە نێوی ملەتی ئێران بەکار دەبدرا ئێستا بە نێوی عومەتی ئیسلامی بەکار دەبرا. یعنی دەرکەوتنەک گەلانی ئێران بگرە چین تووژەکانی نێو کۆمەڵگای گشتی بە ئێران داش
هیچ مافێکیان نابێ و ئەو هەموو خوێنەی کە ڕژەوە بۆ سەرکەوتنی ئەنقلاب خەریکە بە تاڵان دەبدرێ خەریکە بە فیرۆ دەچێ و نهایەتاً حزبی دموکرات و ڕەهبەری حزبی دموکرات لە یەکەم هەڵوێستەکانی بەرخوردیان لەگەڵ سەرانی ئەو ڕژیمە کرد بۆیان دەرکەوت و نهایەتاً لە ڕەفراندۆمی تاییدی کۆماری ئیسلامیدا بایکۆتیان کرد بڕیاریاندا کە بایکۆت دەکەن و لە ئەسڵدا بڵێن شەڕ لەو بڕیارەدا دەستی پێکردەوە کە دەوڵەتی تازە بەدە سەلات گەیشتووی ئەو دەمی کە کۆماری ئیسلامی دوای نێولێنراوە خۆمەینی سەرپەرستی دەکرد ویلایەتی فەقیهی و یەکێک لە ڕێبەرە هەرە بەهێزەکانی ئەو سەردەمە بوو لە هەرچی دەیگوت و هەرچی دەیبڕی و خەڵک بەگشتی و لایەنە سیاسیەکان و حتا هێزەکانی چەپ و دموکرات و میانەڕە و لیبرالیش بە قسەیان دەکرد نهایەتاً دەکرێت بڵێن کوردستان لەو مەقتەعەی خەباتدا بە تاک و تەنیا ماوە و لە لایەکی دیکەش لە نێو خودی بەرەی کوردستانیشدا ناهەماهەنگیەکی هەبوو کە ئەو دەمی بە خۆت دەزانی سەردەمی دوو قوتبی جیهانی بوو بەرەی سۆسیالیزم و بەرەی ئیمپریالیزم هەبوو و ڕەوەندی ئەو دەمی لە نێو چین و توێژەکانی کۆمەڵگەی شۆڕژگێر و ڕووناکبیراندا ئەوەی کە بەلای چەپ یان بەلای سۆسیالیزمدا زۆر ڕادەکێشرا و ئەحزابێک کە تۆق بە شێوەیەکی مطلق دەگەل ئەو ڕەوەندەنەوان بە دژی شۆڕش و نهایەتاً بە ضد انقلاب و دادەنرا و اختلاف درونی اختلافی درونی هم لنیو حزبی دموکرات دا کلکل جرانی کنگی چاردا سری هل دا و هم لنیو بری کردستانی دا بری کردستانی منظورم نگو او بری پیکاتوی او جبهه کردستان دا بنیان خودی ملتی کرد دا بنیم بهات نکای احزابی کمونیزم و احزابی چپی تندرو و دقال ویش که حزبی دموکرات حزبکی ملی دموکراتیک و بینشی دا حزبکی چپیه بلان لوداش اختلافیان هر هبو که حزبی دموکراتیان به حزبکی برجوا و کسبی سر ریگای گیشتن به سوسیالیزم لکردستان و بگره لیران دادن را و اختلافی لو جهان بینیه داشت دگل حزبی توده ایران که حزبی مادری چپی او دمی لیران دا و لحزبی دموکرات دا حزبی دموکرات دگل آنش کرده بەرەیەکی دژی یەکتر و ئەو جیهانبینی تودەییەکان و چەپەکانی دیکەش دەگەل بینشی حزبی دموکرات یان ئەگەر ڕاستیەکەی بڵێم دەگەل بینشی دکتۆر قاسملوو کە بە خۆی پێشتر یەکێک لە ئەندامان و کادرەکان و یان کەساتیەکانی هەرە ناسراوی نێوبەرەی چەپی سەراسەری ئێران و لو بارد مطالعه زوری کرده بود لدنیای او دمی برای چپی دا یعنی بلند سردانی سوویت و اروپای شرقی او دمی برای چپی سر بر یکتی سوویت بود سردانی کرده بود ولی نیویان دا جیاب بود چوب و نیو بنجوب نوانی همو او مشکلاتانی که لنیو برای چپ ده اوانه همو مطالعه کرده و نهایتا لحزبی دموکرات دا او معتقد به سوسیالیزم بود که لحزبی دموکرات دوید پیروی لبکری او سوسیالیزم که به شوی دموکراتیک به دنگ خلق و خلق پسنده و او دمی دوید حولی بوده و اگر خلق پسندی نکرد دوید مل بود آخازی قلب بریابچی بویا لبداش اختلاف کان هاد نپیش و نهایتا حزبی دموکرات لبری نظامی لبری لدوسه برد شر دکر شری دیگر کماری اسلامی لبری نظامی دا و شری دیگر خواستکانی که دیگر کماری اسلامی دا و شری دیگر بری بداخل دیگر حزبی توده و سرطه کان دستی پیکر والنی خودی حزبی دموکراتی دا تقیه و لکنگریچار دا انشعابه کی گوه و انرژی کی زور هزه کی یک جار زوری جوانی او سردمین لریزکانی حزبی دموکرات دا دایان براند و بردیان و نتیجه کش بخوشت شکل آگاداری که دوای یک دو سالک یا بلند 3 سالک
أو جناحي كله سردمي بجناحي جروبي حب كسيدة ناصرا وتودا يكام بسر بحزبي تودا بقال كوماري بقال حزبي تودا تكلاو وبداخة وتوشي خيانات يجبون وكوتنا بري جمهوري إسلامي ونهاية شري بيشمركة وشري بري بزرگ نوی رزگاری خازی گلی کرد که ابدمی مسئولیتی هر قرصکی لسرشانی حزبی دموکرات بود توش بونو و نهایتا بودوای 3-4 سال لإطلاعیه اقدام منحل بونی خویان راگیان بدا خواه هل لبسر و بنده داشت بود تماشا منظور لیره داویه که اوی هم لبری جهان بینی که حزبی دموکراتیان پی برجوا و چپکان ولا برای جمهوری اسلامی در حزب دموکراتیان پی کمونیسم و پی نوکری امپریالیزم بود و تو ده یکان رایانگه هم که حزب دموکرات سر به CIA 9 میلیون دلار یان برگرد و آواشت بگل کمار اسلامی بکن و جمهوری اسلامی حزب دموکراتی به کمونیسم معرفی دکر و کمونیستکانش حزب دموکراتیان به کسبی سر ریگای سرکوتنی بزرگنوی چینی کریکار لإيران دادن نهایتاً دمهوی لیره دابلن که هرچی میجوی حزبی او سردمه دخیونی او دینی دابایولی کی تتیوه او دمی براستی حزبی دموکرات حق تنیا بوا اوی گوتو حقیقت بوا دنیای بچاکی مطالعه کدوا ریبرانی بهوی او تجربه‌ای لسردمی قاضی محمد و کماری کردستان و پیوندیکانی کمار بگل سوویت و پشته کردنی سوویت لبزودنوی کرد و حکومتی ملی آذربایجان و کماری کردستان و اول میدان داده جیان هشت و جرانی او 30 ساله خباتی نهینی و خباتی آشکرار که 46-47 هات نگوره برای چل ایران ولا چل بسلا أوروبا وحتى السوفيتي حتى حاضر نبون جوابي يك بسياريان جوابي نامه كيش بدنوا نهاية وأواب بزوتنوي كردو حزبي ديمقراطي كبرقاري دا دبيل لسر راوكي راستو دروتو برجواندي قلكي وبرجواندي حزبكي وبرچاو بقريو برو بيش بچه وحولكي زور جداد قال چپي كرد ڕێگای میانەکەی پەیدا بکەن و پێکە هاوکار بن کە بەداخەوە ئەو دەمیش دوای جەرانی تودا دەگەل هاوڕێیانی کۆمەڵش تووشی ئەو شەڕ و کێشەیە هاتن کە نهایەتەن زەرەرێکی یەکجار زۆر ئێنەرژیەکی یەکجار زۆر گەنجێکی یەکجار زۆر لە کیس هەردوو لاماچوو کە هەموو لە بنەماڵی کورد و تێپەڕی و بەداخەوە دەبێ بڵێن اوی که دبا او دمی او تحلیلانه و او آنالیزانه که حزب دموکراتی دکر راست درست در چون استاد تایید دکن که راست بوه بلام ایتر وقت که تپریو انرژی کی زوری چو و فرصت کیش دا به جمهوری اسلامی که هیزکانی لکردستان دا زیاتر پرشو بلافتر بکه و زیاتر فرصتی بو پیدا بتوانید دست بسر شارکانی کردستان یک لجوا یک بگیره بله که رسوم جان دیگه سروباسی که کماری اسلامیت روشلاتی کردستان دمیه پید بلام هلو سردمه دا که شورش کرا و حزبی دموکرات بو با دنگی خلق لروشلاتی کردستان حزبی برای چپیش بابلین اوی که یو آماجتان پیکر بوردی حزبێک لە کوردستان ڕاگەیەندرا و کاری خەباتی سیاسی خۆی ڕاگەیاند وەکو کۆمەڵە پەیوەندی کۆمەڵە لەو سەردەمەدا دەگەڵ حیزبی دموکراتی کوردستانی ئێران چۆن بوو ئەو جۆرێکی باز دەکرێت خاوەن گوتارێکی هاوبەش نەبوون و لە زۆر شۆن و جێگا و ڕێگا و لە بەیاننامە و ڕاگەیەندراودا دژی یەک وەستاونەتەوە هەربەک بخۆشت ئشارەت پێکە بەداخوا ڕاستە وشتە دژیەکی ئەوەی کە پێی بڵێن دژیەک زۆرتر خصلەتی حزبەکانی دموکرات بەقەول دەڵێن دموکراسی خواه سیاسەتێکی میانە پەیڕەو دەکەن حزبی دموکراتیش لەو سیاسەتەدا خۆی جیا نەکردەوە و سعی دەکرد هەم دەگەل چەپی سەراسەری ئێران کە حزبی توودە و چریکە فداییەکان نوێنەراتیان دەکرد و هەم دەگەل بەرەی چەپی کوردستان کە کۆمەڵە ئەو دەمی ڕێبەری دەکرد خۆی ڕێک بخە و
ڕێگایەک پەیدا بکەن دەگەلێک دانیشتنێک بکەن گفتگویەک بکەن دیالۆگێک بکەن کە بتوانن لە کوردستاندا لانیکەمی یەکدەنگ بن و خەباتی خۆیان ڕێک بخەن و لە مقابلی نەیارانی خۆیاندا وەک یەک بنەماڵە بەرخۆ بکەن. ئەوە تاقی کرایەوە تقریبا ئەگەر چاو لە مێجوو بکەی لە جەرانی متوێژەکانی سەرەتای سەرکەوتنی شۆڕشی ئێران بەستپێکردنی شۆڕش بە دژی حکومەتی تازە بەدەستهات گەیشتووی ئێران کۆماری ئیسلامی بەگەر بڵێن هەیئەتی نمایندەگی گەلی کورد پێکات. ئەگەر چاو لێ دەکەی هەیئەتی نمایندەگی گەلی کورد لە حزبی دموکرات پێک هاتووە لە کۆمەڵات پێک هاتووە لە چریکە فداییەکان پێک هاتووە و زۆر کەسایەتی دیکەی ئاینی و نمونەی هەرە زەق و بەرچاویشی مامۆستا کەسایەتی بەهێزی ئەوتەمی و ئیمام جومەی ماڵاتی کردووە چەندی ساڵ مامۆستا شێعزەدین حوسێنی لە هەیئەتەوە وەک سەرپەرست دانرا لە حاڵێکدا حزبی دموکرات هەربای بخۆت گوتی لە شمالەوە حتا جنوب ڕەهبەری شۆڕشی دەکرد هێزێکی یەکجار بۆ بەهرێکی گەورەی بە ئەگەر بڵێم ئەقیانوسێک لەگەڵ حزبی دموکرات کردو بەڵام بۆ ئەوە بتوانێت هەماهەنگی و ڕێکی یەک گوتاری لە نێو بەرەی کووردا پێک بینێ و لە مقابلی جمهوری ئیسلامیدا بتوان خاستەکانی خۆیان ڕێک بکەن و بتەنە مەترەحکردن مامۆستا شێعزەدین حوسێنی بەکسەرۆکی هەیئەت و چریکە فداییەکان کە هیچ پایگایەکیشیان نەبووە لە کوردستاندا ئەندام بووە لەو هەیئەتەدا کۆمەڵە ئەندام بوو لە هەیئەتەدا هێزی حەسلی کۆمەڵەجار لە کوردستان بوو و حزبی دموکراتیش ئەندام بووە لەو هەیئەتەدا کەساتیەکانی دیکەش تێدا بەشدار بوونە و ئەوە نقطەیەکی عەتفە بە نەزەری من ئەو وەختەی کە کراوە و بریا لە بیری ئیدئۆلۆژیکدا هاتووینە دەر بەرفرەحتر فکرمان کردبەوە یان فکریان کردبەوە و دەمی کە بڕیار بەدەستانی هەموو گروپەکان و حزبی دموکراتیش تێدا بە چاوێکی کراوەتر دەوروبەری خۆیان ناسبە دۆست و دژمنیان چاکتر متاڵعەیان لەسەر کردبەوە ئەوەی کە نقطەی هەرە مشترک نێوان هەردووکیان ئەوە هەردوو کۆمەڵە و حزبی دموکرات هەبوو ئەوە بۆ تەنیا بە یەک دیت چاویان لە جمهوری ئیسلامی دەکرد یعنی شەڕی جمهوری ئیسلامیان دەکرد بەڵێ نقطەی سازشیان دەگەر جمهوری ئیسلامی نەبوو بەڵام بەداخەوە نەهایەتەن تووشیە و هەڵایەش هات زۆر ڕاستە هەر لەو سەردەمەدا کە ئەو دوو حیزبە خەباتیان بۆ بزافی نەتەوایەتی و خەڵکی ڕۆژهاتی کوردستان دەکرد کە دەوری کەسایەتی ئاینیەکانیش زۆر بەرچاو بوو هەرچەند مامۆستا شێعزەدین کە خۆتان باستان کرد تا ڕادەیەک لە کۆمەڵە نزیک بوو ئەو جۆرەی کە باس دەکرێت پێم خۆشە دەوری کەسایەتی ئەحمەدی موفتیزادەش باس بکەن کە لە سنە هەیئەتی نوێنەرایەتی کورد و زۆر جار باوڵەی ناوانەی کە لە تاران ڕادەهاتن لەگەڵ ئەحمەدی موفتیزادەشدا دەنیشتن دەوری ئەم کەسایەتی ئاینیانە لە ڕووداوەکانی ئەو سەردەمدا بە کورتی تکایە بۆی دەمانەیە کەڵێک لە دەفەتەکەەوە بەداخەوە من چۆن لە نێو شێڕایانی سیاسی ئەو دەنیێشدا منداڵ بوو نەهات بەڵام دەگەل ئەوەی کە مێژوو متاڵعە دەکەی مێژووی بزوتنەوەی کورد لەو سەردەمێکی کورد نووسیتی حزبی دموکرات بەخۆی تێدا نەقشی هەبووە یان لە نووسراوەکاندا دەخوێنی و جەرایانی نەمر ئەگەر بڵێین ئەحمەدی موفتیزادە سەرەتاکاندا دیدگاهی بۆچوونەکانی لەسەر مافی نەتەوەیەتی باش بووە و مهمەوەیە کە ئەوش بە شێوەیەکی خۆی لە دیدی ئیسلامیەکەیدا باوەڕی بە مافی نەتەوەیی بووە بەڵام مشکلە لێرەوەیە کە ئەو زوو لەوەدا بە نەزەری من ئەگەر نەڵێم قاشەکشەی کرد یان زوو بڕوای کرد بە کۆماری ئیسلامی کە پێیوا بوو کۆماری ئیسلامی دەتوانێت خودموختاری ئیسلامی پێ بدات و خۆی لە بەرەی گەلی کورد جیا کردەوە کەوتە دەگەل جمهوری ئیسلامی کە بەداخەوە لەبەدەش ڕۆڵ و نەخشەکەیشی ئەوەی کە حاضر بوو حتا بکەوێتە بەرەی جمهوری ئیسلامی جوە دژی هێزەکانی دیکەی کە دەگەل جمهوری ئیسلامی شار دەکەن حتا شەڕیش بکرد بەڵام بەو نرخەی کە دەگەلێ بسازن مافێکی حتا فەرهەنگی و ئاینیشی پێ بدەن نەهایەتەن دەرکەوت کە جمهوری ئیسلامی
حتى باوری بشنوم بوی نهایتا در بومان روم بوه که یعنی دستا که دبینی او یان گرتو لزیندانیان کردو و نه حتی لبین بکردی اوی که استا بشیوه یک بزرگنوی بونیوه لکردستان دا هیا بلام اوی راست به امیز زور مطالعم لسر یعنیه یان آگاهیه که لوی زیادترم لسر وانیه زۆر باشە ناتوانم شتی زیاتر بنام. باشە دوای 40 ساڵ داگیرکاری ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە دۆخی ئەمڕۆی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر ببینین دەتوانین بڵێن دۆخێکی باشدان نین. حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەو مێژوو پرشنگداری کە باستان لێوە کرد ئەمڕۆکانی بەسەر بۆتە دوو لایەن بۆتە دوو حیزب کۆمەڵەکان بوونەتە سێ لایەن وەکو سێ کۆمەڵە ناوێن دەهێنرێت چەند حیزبی دیکەمان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە وەکو حیزبی سەربەخۆی خۆیان دەناسێنن. دۆخی ئەمڕۆی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن دەبینی وەکو ئەندامێکی سیاسی وەکو کەسایەتیە کە سەردەمانێکیش ئەندامی سەرکردایەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بووی ئەگەر بتەوێت بە شێوەیەکی گشتی هەڵسەنگاندن کە حیزبەکان لە چ دۆخێکدان؟ ئەگەر ڕاستیەکەت پێت بڵێن بێت تعارفش قسە بکەین نە بە تەبعیدلی منە نە بە تەبعیدلی جەنابەتە شەرایەتی ئێستا نە بە تەبعیدلی هیچ ئەحزابێکی. شۆڕشی کورد لە دوای هەر بە قەولی سەکای جەنابەشت کە دوای داگیرکاری کۆماری ئیسلامی کرد پێشترش هەر داگیرکاری بووە ئەوە یعنی ئەوە نەبووە کە داگیر نەکرا چون سەردەمی شاجوا بووە دوای ئەوەی کە شەڕەکان کران و خەباتێکی تند و تیژ لە کوردستان بەسی پێکردو کۆماری ئیسلامی لەوە تێگەی کورد ئاشتی ناپەزیرە ئاشتی ناپەزیر بۆ معنەی تەسلیمی ویستەکانی کۆماری ئیسلامی ناوێ و بە هەموو حەول و کۆشی ئەولیدا و نەهایە دەرکەوت کە ئەو شەڕی 8 ساڵەش کە هەمیشە پەیوا بوو کە بەهۆی شەڕی 8 ساڵەیە نەیتوانی بە خەباتی کورد سەرکوب بکردەنە دوایی دەتوانێت ئەوانە جێبەجێ بکە دوایی ئاتەشبەستی ئێران و عێراقیش حزبی دموکرات مەیدانی چۆڵمای کرد و شەڕ و حەرب بە قوڵاتی خۆی و بەو گەرمی کە پێشتر دەستی پێ کردبوو لەسەر سەرسەری کوردستان بەردەوام بوو و زەربەکانی دوای ئاتەشبەست نێوان ئێران و عێراقدا زەربەکانی کە بە پەیکەری کۆماری ئیسلامی و هێزەکانی کۆماری ئیسلامی دەکردن چ بە ئابوور و چ بە نظامی کەمتر نەبوو مەساڵەکانی سەرەتەکانی شێستا بۆیە هات لەو بەقەڵ دەڵێ لەو نقطەیەی کە بە خۆیان پێیان زەعف و بەڵام بە دیدی منەوە بە دیدی گەلی کوردە بنیەتێکی پاکەوە کە حزبی دموکرات معتەقد بوو کە هەموو کێشەکان دەبێت لەسەر میزی وتوێژ مەسەلەکان هەڵ بکرێن و ئەو پیرانەی داشت و لەوێ بۆی هات و توانی لە ساڵی 68دا زەربەیەکی کەمەرشکێن لە بەزبوونەوەی کورد بدات ئەوشی شەهیدکردنی دکتۆر قاسمی و هاوڕیانی لەگەڵدا بوو هەر بەدوای ئەوەش کە خوێندنەوەی ئەوەیان نەکردبوو کە پێیان مابوو لە مێژووی بزوتنەوەکانی کورد و سەری بزوتنەوە لێ بدەوی بەدەنە سەر دەکەوێ و لەوەدا دکتۆر قاسمی نەخوێندبووە یان حزبی دموکراتیان نەخوێندبووە کە فەرهەنگێکی وا داڕشتووە و بزوتنەوەی ڕابردووی بزوتنەوەکانی کوردی و شۆڕشەکانی کوردی چاکی خوێندووە و زانی توی کرد ڕێبەران ئەگەر شەهید بکرێن یان بگیرن شۆڕشەکان کەب دەبن و سەرکوب دەبن و حەولێکی یەکجار زۆردا کە لە حزبی دموکراتدا حەدەقەڵەکەیەوە بوو لە حزبی دموکراتدا ڕێبەری جەمعی دموکراسی دەروون حزبی و هەمیشەشی لە کۆڕکۆبوونەکاندا ئەوەی بەبیر دێناندەوە کە دەبێ فکری ئەوە بکەن ڕۆژێکی یەک سێوم یان دو سێوم لە ڕەهبەری حزبی دموکرات لە بۆمبارانێکدا یان لە پیرانێکدا تێدا دەچێت ئەو حزبە دەبێت لەسەر پێی خۆی ڕاوەستێ یعنی هەمیشە کادروی ڕەهبەری حزبی کادری خارەوەی ڕەهبەری حزبی و بەدەنەی حزبەکەی خۆی بەبێدا پەروەردە دەکرد هەمیشە بەگوێیدا دەخوێندەوە کە وەک ئەوەی بڵێ ئیلهامی بۆ هاتووی کە دەتوانێت ممکنە ڕۆژێک بکرد ئەو پیلانەوە و ئەوەش دەرکە کۆماری ئیسلامی ئەوەی چاکی نەخوێندبوو بۆیە کە
دکتر قاسملو او خبر رهبری بزرگنوی کرد و دکره بر بزرگنوی آزادی خازی حتی لإيران داشت و لميدان حل گرد حزبی دموکرات نعلم دارم برینکی زور به ايش بو برینکی زور قول بو بلام کمری حزبی دموکراتی پینش که شرفکندی هات میدان و رهبری که گرته است سکانی ریبری حزبی دموکرات و بزرگنوی کردی گرته است و کمار اسلامی که دیدی نهایتا باید درکب که اودمی کرد ایدی وکی بزرگنوکانی قدیمی نیل تاریخ خود چاکی خونده تا و ریبرانی بیکش پرورده که تو که دو ریبری که لمیدان ده حل دسته یک که جه بگیرتا باید زور به پرده و زور اوی که لفارسی ده یا ترکی ده بدلن زور ناشیانه و زور به منتانه هیرج ده که نصر شرفکندی لآلمان لرستوران ده اوی شهید ده که بگل هیئت حزبی دموکرات تماشا که اوندر و کینیان لحزبی دموکرات و لرهبری حزبی دموکرات دوی شهید بونی دکتر قاسملو لشخصی دکتر شرفکندی ابونه هیئتکی ده 12 کسی لأپوزیسیون ایران جه هر کس لهر آستک ده بو به دستشن از سری تنیا کردکان شهید دکن یعنی حتی تیری خلاص لیوانه که همون ساق و زندوک کتونه تسر مبلان تکان ناخونو یا هر چاویان لیدکن تقیان لینا کن یعنی اوان کمان اسلامی اوانی پیزار مهم نبود دیگر آوش که خباتکار بود دموکراسیان دخواست و پیاما بود که دتوانن دیگر بزرگنوی کرد بکنن و مثلا چهارسه بکنن و بتوانن برای یکی سراسری ایران پیگیرن بلام کمان اسلامی کنیا حزبی دموکراتی او عنصری دادن که دتوانن اپوزیسیون ایران کو بکته و تأثیری هبه برای یکی سرتاسری تجی کمان اسلامی لایران دا بخطر و میدانی خباتی پانو برای تر بکن بوی لو برا بداخل دبینیم ایدی اوه دیسانش حزبی دموکرات سرپی خوی راوستا بلا میدی ضربه شهید کردنی شرفکندی برینکه و جانکه لشهید کردنی دکتر قاسملو زور به جانتر بود چون نوعک اگر قصه که نیوی لینن بی امیدی با گلی کرد و با حزبی دموکراتیش وهمی بود بسردهات و راپرینی گلی کرد او آلگوری که لعراق دهات اوانی لاتی او بداخل بده پشت پنایک بلان بو به مسئله که فشار بو بزرگنوکش بید با بزرگنوی کرد بینم که مصلحتی باشوری کردستان برچاو بگیره و حزبی دموکراتی لقندی راکش نخاره و اوه ندمید و نوعه که فضایی که دیگه سیاسی که لنیو خوی کردستانی روشالاتش هات بو گوره بنوی اصلاح طلبی و خباتی مدنی و خباتی اوی که سرده انقلاب داشت که تو ده یکان و زور لاینی کش خباتی چکداری هم که خباتی که زیان بخش و وطنانه کنه پرستانش ناگان لیده برد او دمیش او دولتش او فشارانی که با سرانی باشور دهنند و احزابی باشور دهنند و پارلمان و حکومتی باشور دهنند که حزبی دموکرات در خبات که را بره خباتی چکداری حزب بزرگنوی دوای اوشتانش که حزبی دموکرات را کشه و خاروی قولایی خواهی علمی کردستان و نهایتا بزرگنوی خباتی چکداری به تواوی را وستا لسنور دا دور کهوتا و اوی روزه که بودویجه که بگلیگه که هاوره که دیگه که بودی وابستن به باشد و نظری منیم همون کردیم برای یکی چند ایم وابسته بیم به باشور جونده وابسته به روشالات وابسته به باکور وابسته به یعنی هر چهار بشکه یک بنامالوانی ضرر و زیان و منفعت و استراتژی من بیر و حضر من فکر من همون یکه باید لوداش
دەبێ هەموو شتێک ڕەچاو بکرێت بەڵام پێم خۆشە لێرەدا بڵێم کە بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەدشانسیەکی هەیە ئەویش ئەوەیە کە ئەوەی کە بۆ بزوتنەوەی کورد لە باشوور دێتە پێش پشتیبانی دەروجینارەکان یان بڵێم بۆ باکوور هاتە پێش بۆ ڕۆژهەڵات ئەوەی لە گۆڕێدا نییە و ئەو سیاسەتەی کە حزبی دموکرات یان ئەحزابی دیکەی ڕۆژهەڵاتی گرتوونەتە بەر لەگەڵەوەی کە گازندە ناکەم لە بزوتنەوەکانی دیکەی بەشەکانی دیکەی کوردستان ئەوان ممکنەوەیان ڕعایەت نەکرد یعنی مەسەلەکە لێرەوەیە بۆیە نامەوێت بچمە نێو ڕیزەکاریەکان بەڵام بەداخەوە ئێمە لە کوردستانی ڕۆژهەڵاتدا دوو سنوورمان لەگەڵ دوو دەوڵەت هەیە یەک عێراقە ئەوەیەکی تورکیە زاتەن و استراتیژیکە مخالفی بزوتنەوەی کوردە بە قەولی ئەجەوید و ڕەهبەرانی دیکە حتا ئەوانەی ئێستاش دەڵێن ئەگەر دەوڵەتی کوردی لە ئافریقاش پێک بێت ئێمە هێرشی بۆ دەبین وسوولان چۆن دەتوانێت ببێتە پشتگیرهەیەک بۆ بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان باش ئەگەر بمان هەبێ باست ئەگەرمان هەیە بە شێوەیەکی گشتی باسی وەزعی ئەمڕۆی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بکەین بەسەر دوو لایەندا دابش بووە بۆ 13 تا 14 ساڵ دەچێت کە دوو لایەنی دیموکرات خەبات بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن لەگەڵەوەی کە خواستی کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵات یەکگرتنەوەی دوولایەنی دیموکراتە بەڵام دەبینین کە بەداخەوە هەروەکو دوولایەن و وەکو دوو حیزبی سیاسی لە مەیداندان وە گلەیی و ڕخنەیەکی زۆرتان لەسەرە کە بۆچی ئەم دوولایەنە یەک ناگرنەوە بە درێژایی بزوتنەوەی کورد کە حزبی دموکرات خۆی تێدا بەشەکە لە حزبی دموکراتدا خۆتەنی ئەنشعابێک نییە ڕوودەدات چەندین ئەنشعابی ڕووداوە ئەنشعابێک کە گرەی چاردا ڕوودا ئەنشعابێکی سیاسی بوو جەبنی ئەوانەی کە جیا دەبوونە دیدگاهی ئەوان لەسەر مافی کورد دیدگاهی ئەوان لەسەر کۆماری ئیسلامی دیدگاهی ئەوان لەسەر ئەمپریالیزم و سۆسیالیزم و ئەوانە دەگەل دیدگاهی حزبی دموکراتی کوردستان ئێران کە مصمم بوو کە دەبێت بۆ گەیشتن بە مافە نەتەوەیەتەکان نابێت چەکدا بنێن ئەوان لەبوو دەبێت چەکدا بنێن ئەوان لەبوو دەبێت فرصت بدەیە کۆماری ئیسلامی هەر هیچ نەبێت دژی ئەمپریالیزمە و شعاری مەرگ بەر ئەمریکا دەدەت و ئەلە ئاخر ئەوانە شارکردن گەر کۆماری ئیسلامی اشتباهە و تەنانەت کلیمەی خیانەت بەکاریان بە متهمیان دەکرد بە نوکەری بەعس و متهمیان دەکرد بە فلان ئەوانە ئەوان لە کۆنگرێکیان تەقریباً شعابێک ڕوودا و نەتیجەکە پێشترجی گوتن کە دوایی دەرکرد کە ئەوان بەخەڵادا چوون زیانێکی یەکجار زۆری ئینسانیشی لە حزبی دموکراتیاندا کادری باسەوادی زۆریان بێت و لەباری ڕەوانی و ڕوحی وەش ئەوەی کە پێ دەڵێن بە کورتی زەربەیەکی دیکەش لە هەم لە گەلی کورد و هەم لە بەدەنەی حزبی دموکراتیاندا ئەوە جیا بەڵام کە دەینەوە جەرانی کۆنگرەی هەشت و جەرانی کۆنگرەی سێزدەش کۆنگرەی هەشتیش بەڵام میدی لەبێدا مەسەلەکە لەگەلەوەی کە ئەتلاعیەکاندا هەندێک مەسائلی سیاسی و ئەساسنامەییان باس کردو بەڵام زۆرتر مەسەلەی مدیریەتی حزب بوو ئەوەی کە لە کوردی عێراقدا ئێستاش باوە لە نێو ڕۆشنبیران باش ڕۆژنامەنووسانداش باسی شەڕەکورسی دەکەن مەسەلەکە لێرە شێوەی ئەدارەکردنی حزب یان مدیریەتی حزب بوو و اختلاف تێکەوت و نەهایەتەن دەستێک لە هاوڕێیان جیا بوونەتەوە حزبی دموکراتی کوردستان و ڕێبەراتی شۆڕژیەریان پێکرد و ئەو دەمیش حزبی دموکرات ڕایگەیان کە پێخۆشە نێوی حزبی دموکرات نەبێ هەر حزبێکی دیکە بێ هەر نێوێکی دیکە بێ حازرە پشتیبانیان بکە و کۆمەکیشیان بکە و نەهایەتەن ئەوان گێڕایان نەکرد و بەداخە بوو بە شەڕ و خوێندەشە دوای لە کۆنگرەی دەدا ساڵی 1375 یەکمان گرتەوە و نهایەتەن دێنە ساڵی 85 دوای 10 ساڵ تەماشاکەن جاری ئەختلافەکان هەر لە جێ ئوسوڵەن کاری جەمعی حەزباندا ئەو شتانە هەیە ئەوەی کە ئێستاشی توولایەنە من ئەوە بڵێم کە
حزبێکی خەباتکار و هێزی یەکداری هەبێ و سەر تاسەری کوردستان دەخەباتی کردبێ و هێزێکی یەکجار زۆری هەبێ و ئێستا کە بێت لە کەمپێکدا جێگیری دەکەن اختلافەکان زۆر دەبن قیافەکان تکراری لەسەر ئێدارەکردنی ئۆرگانێک یان دابەشکردنی پۆستێک یان فلان شتێک ئەوانە هەموو مشکلە سازن و نەهایەتەن دەبینی دەتەقێتەوە و ئێستاش کە دوای کۆنگرێسیدا و ئەو انتخابات چابوو و بە حەوڵی کوشێکی یەکجار زۆری دۆستان و هەردوو لایەنی دموکرات حەولی لە یەکتر نزیک بوونەوە و حەولی یەکگرتنەوەیەکی دیکەی لە گۆڕێدا هەیە و ئەمن ئەو جارە هیوادارم کە دڵخۆشم خۆشببینی چونکە ئەو ڕەواندا دەگێتە لوتکە و سەر دەگرێت لە دە ساڵی ڕابردوودا هەوڵی لێک نزیک بوونەوە دەدەن ئەگەر بمانەوێ ڕاشکاوانە پرسیار بکەینەوە ڕاشکاوانە وەڵام بدەنەوە کەی یەک دەگرنەوە ئەم دوو لایەنە والله كتم همن چون له هيئت دانیم هيئتی بتویش کننده اوان دبی اگر بود بکره روزک دیگر برپرسی هيئتی هد لایان هم کاک حمانزیف للایه کاک کمالی کریمی للایه هاوریانی دیگه دموکرات بتویش رامزی بتویشک بگنو و اگر بکره میزگردیج بی آوا پیک زور شده ببه اصولا کاری سیاسی و تویج اوانه هم هنده چنان دبینی لسر یک گوشه مسالان ودو دکوی یک گرتنوی جاری پیشو لسر و گیومه اکدا دنان نزیگ و ششمانگ ودوا کرد لسر گیومه اک کاری سیاسی و کاری جمعی که بتوه دو حزبی بکیه کوز بو تگری زوری هم بله ایو برپرسی دزگاهکن بنای برپرسی ئێوە بەرپرسی دەستگایەکەن بەناوی دەستگای لێکۆڵینەوە و بەدواداچوون لەناو حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەم دەستگایە ناوێکی تازەیە و کاری ئەم دەستگایە چییە؟ دەستگای لێکۆڵینەوە و بەدواداچوون یان بەدواداچوون لێکۆڵینەوە بەدواداچوونە بڵێ ئەوەیە کە بەپێ ئەو ئاینامەیە یان لە ئەساسنامەی حزبی داژ هاتووە گەر متالعات کردبێ و ئاینامەشی تەرەف ناوەندی سیاسی بۆ دانراوە کۆنتڕۆڵکردنی ئوسوڵە پرینسیپەکانی حزبیە لە ئۆرگانەکانی حزبیدا چاودێریکردنی ئەو بڕیارانەی کە ڕێبەری حزبی دەدەن لە چارچێوەی ئوسوڵەکانی حزبیدا چارچێوەی بەرنامە و ئەساسنامەی حزبیدا و ئەو بڕیارانەی کە کۆنگرە داوینیتی ئەوانە هەمووی چاودێری دەکرد و وەکی بێلایەنێک کۆنتڕۆلی دەکرد کابزان کام بڕیار بۆ بەڕێوە ناچێ و ئەگەر بەڕێوە چوە بە شێوەی ئوسولی خۆی بەڕێوە چووە ئەگەر بە شێوەی ئوسولی خۆی بەڕێوە چوە ئەوە ئەوش تەئیدی دەکرد و هیچ قسەیەکی نییە ئەگەر بە شێوەی ئوسولی خۆی بەڕێوە نەچووبێ یان لە ئۆرگانە یان مافی پێشمەرگەیەک مافی کادرێ و حتا بەندێکی ئەساسنامەی یان بڕیارێکی کۆنگرە کۆسپێکی کردو دەسەر کە بەڕێوە ناچێ دەستگای چاودێری هەڵبێز دەکرێت هەڵبێز بە معنەیە کە راپۆرت نامەیەکدا ڕەهبەری ئاگادار دەکات و ئۆرگانی مەربوطە ئاگادار دەکات کە دلیلی بەڕێوە نەچوونی ئەو بڕیارە یان دلیلی پێشێلکردنی ئەو مادە ئەساسنامەیە یان دلیلی بەرچاونەگرتنی مافی ئەو ئەندامە ئەو پێشمەرگەیە چییە لە ئۆرگانەکانی مەربوطە دەپرسێ و ڕەحەلی بۆ پەیدا دەکات و ئۆرگانی سەربەتر ئاگادار دەکات نەزەری خۆشی لەسەر دەدات و دەداتە ئۆرگانی سەربەتر بە ئۆرگانی سەربەترن کە بڕیار دەدەن یعنی ئەو دەستگای لێکۆڵینەوە بەدواداچوون دەستگایەکە بڕیار نادات فەقەت لێکۆڵینەوە دەکات دوای نەزەری خۆی دەداتە ڕەهبەری و ڕەهبەری ئەو بڕیار لەسەر دەدات ناوەندێکێ بە ناوی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران کە دوو لایەنی دموکرات و دوو کۆمەڵە تێیدا بەشدارن پێشتر سازمانی خەباتی کوردستانی ئێرانیشتان دەگەڵ بوو خەڵک لە ئەجندای کاری ئەم کە ڕێکخراوەیە بە شێوەیەکی گشتی ڕازی نییە و ڕخنە و گلەی و گازندەیەکی زۆرتان لەسەرەکە نەیتوانیەوە وەڵامدەری خواستی خەڵک بێ لانی کەم نەیتوانیەوە وەکو بەرەیەکی کوردستانی هەڵسو و کەوتکە و حیزبەکانی دیکەش بێنە ناوی و سازمانی خەباتیش لەو ناوەندە هاتووتە دەرێ ئێوە وەکو ئەندامێک کە لە ناو حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا کار دەکەن و بەرپرسایەتی دەستگایەکتان لاستۆیەک کاری ئەو ناوەندە چۆن هەڵدەسەنگێن من لێرەدا وەکی کادرێکی حزبی یان وەکی کەسێک کە
رابردوك لحزب ديمقراط ده قسنا كان وكي روستان قسنا بويا أو بسيارة زور درسته وأمني صديسات موافقة أو نظرة والله أود بنفراتي كمي حزب كان أو جوابا بدنا لزاني ناوندي أحزاب كان كبيكات أصولا مرحلة و پیش کنگره سیزده ام های بوره شازده ام بيكات وحاول كي زور شباب ودرخوشي كي زور شباب كي أو ناونده چون اختلاف كان نيوان أحزاب كان زور بون وبويا نيمشينا ناون كل ده يكوب بنوا مشورت بكري ومسألة كان دقال يك ديالوج بكن نظر خواهی لیکتر بکن با وفر بی هدی او ناونده جای بگیره و گوره ببه و نهایتاً بچه ببیته به برای کردستانی اصولاً بناغی برای کردستانیه او ناونده امن عندك لعداء كاري او ناونده راضیم چون حتی اقل که اوه که مانگانه یا دو هفته جارك پیک و دادنشون مسائل سیاسی دیگر یک باز دکن و هلوست دگرن لسر روداوکان کلسان اطلاعیه داره اوه که اوه که خلق باوی تیر نابه تینویتی ناش که مشکل کلی روه که دبه او ناونده گوره ببه او ناونده بخوی اطلاعیه دا و که حموله نکان دتوانن بهن بپی او پرنسیپانه که دان را قبولی ببید اندامی او ارگانه او ناونده و اگر نظرات که شهبه دتوانه دوی او دیتا نیودا لکوبنوی که برینی ناونده باز بکر ببید و نظرکه که تایید کرده ببید اصولا هندێک لایەنی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان خەباتی سیاسیان هەیە بەڵام لەو ناوەندەدا ناویان نییە یان داوایان لێ نەکراوە کە لەو ناوەندەدا هەبێ ئەویش دەگەڕێتەوە سەرەوەی کە ئەندامانی ئەو ناوەندە و حیزبانە داوای فێدرالی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن بۆچی بۆ نمونە داوا لە ئەحزابی سەربەخۆی خوازی ڕۆژهەڵاتی کوردستان ناکردرێ وەک پارتی ئازادی کوردستان وەکو سازمانێکی وەکو پەژاک بچی داوای هاوکاری لێ ناکردرێ یان ئەو ئەحزابانی دیکە کە بەناو حزوریان هەیە پارتی سەربەستی و پارتی سەربەخۆی کوردستانوانە ئەمە پێم وایە هەر حزبێکی کوردستانی لە کوردستانی ئێران لە مێشکی خۆدا لە درۆنی خۆدا بە قەولی فارسەکان تەجزیە تەڵەبە یعنی سەربەخۆی خازە ئوسوولەن ئەوە هەنگاو بە هەنگاو دەچینە پێش مشکلی اصلی لێرەوەیە ئێمە باشووری کوردستان بینە پێشچاوی خۆمان دەگەڵ شەرایطی ئەمڕۆی عێراق تێدایە دەگەڵ شەرایطی ئەو جۆغرافیایی کە کوردستانی باشوور لێ هەڵکەوتووە دەروجینارەکانی و ئەو ناحکومەتەی کە لە بەغدا هاتووتە سەرکار هێشتاشی کورد دەرەقەتی نایە مەسەلەکە لێرەوەیە بۆیە بە نەزەری من هیچ مشکلەی تێدا نابینم دەتوانێت حزبێکی سەربەخۆیی خاص حزبێکی فدرالی خاص وحزبك حتى خباتي مدني دەکرد دەتوانێت تێدا ببێتە ئەندام و هەموو فکرەکان هەموو بیر و بۆچوونەکان لەو ناوەندەدا کۆ بکرێتەوە و نهایەتاً دەگەل باس و مناقشەکان ببێتە ئوسوول ببێتە بڕیاری ئەو ناوەندەوە بزوتنەوەی کورد پێقاتن ئەمن سەربەخۆی خازم دەگەل فدرالی خازەکە دانانشم ئەمن خود مختاری خازم دەگەل ئەسلح تەلەبەکەی دانانشم ئەوانە هەموو بە زیانی کورد ئەوڵەن دوژمنانش هەر ئەوەیان دەوێت بۆیە بە نەزەری من ئەو هەندەی ئەبنەغادرم ناوەندی ئەحزابەکان مانەعەک نابینن بۆ ئەو ئەحزابانەی کە بەڕاستی خەبات دەکەن لە مەیدانی خەباتدان داوای ئەندامەتی بکەن بچن بە پێیان بڵێنە مەسەڵەن ئەو ئیطلاعیەی کە ڕایانگەاند هەموو ئەحزابەکانی کوردی دەتوانن داوای ئەندامەتی بکەن ناوەندی ئەحزابەکان ئەگەر قبولی کرد بین ببە ئەندام هیچ مشکلەیەکی تێدا نابیندرێت بەڵام هەندێک لە ئەحزابەکان یان ممکنە هەمیت مەنافعیان فەرق دەکرد بیر و بۆچوونیان نەک لە باری سیاسی بە مەنافعی تایبەتی ئەحزابی خۆیان فەرق دەکرد ممکنە جارێ هێشتا نەگەیشتە بنە ئەو قەناعەتە قەولی دەڵێ ئەوەی کە لە کرمانجیدا پێ دەڵێن زیان بە تاز نەگەهێنێ بە زەهرا تازە نەبی
هنگی ممکنه اول قبول بکن بام همون هنده گشتی را چونه در بخوش اشاره پیکر کرد مسئله چی بود اوانا املی وظیفه منی لس افشاگری لسر نگه حساب کم کن بام مسئله کلی رویه که برجواندی تا کی احزاب کانه که اجازه ندان او نوانده زیادتر عضوی لیه نه که خطای او امن دلم او دلانه نواندی احزاب کان چون هر دلا که دو عضوی کمالات تیدن هر کماله که و دو عضوی دموکرات تیدن هر حزبی دموکرات که اوانا هیچ مانع تیدن نبینم و اوانا هیچ ممانعت کشان نه مثلا خبات شده با ویسی خوی بود و اندام و با ویسی خوی شده و سبیلش حتی داوان کرد حجاکش بید داوان کرد لأحزابی دیکش که داوا بکنده ببین اندام اوی که امن آقادارم اوی احزاب کانن ناهن بونی او نامنده نک اوی که ناوان بخوی به مانع بید بله کاگروستم اگر آلو گوریه کی برین لإيران و لروشلاتی کردستان بتاره هر گوران کاریک لإيران بتاره تأثیری لسر روشلاتی کردستان اجتبه لو حالت اقدا گرانوی حزبکان با روشلاتی کردستان بو بارودوخی که استاتیدان چون دبه اوی حوری اوی روش گنده مصاحبه که جنابت اگر کرد نالم فاجعه بارده بی بلام من بداخل نگرانم اوی که نگرانی کانتان لچی و سرچاو دگری بلام نگرانه او پرشوبلاوی نیو احزاب کان فلسفه پیکاتنی نواندی احزاب کانی جوایه که سبای روژه بتوانه او نوانده گوره بی اعضای دیکش بینه تیوی و بتوانه لسر سه شتی اساسی لو آلگوری که جنابت اشارت بکر لداهاتوی کردستان دا بتوانه رول یا نبی و تأثیر یا نبی نهیلن کردستان توشی کار رساد بارکی دیگه ببی مثلا یکی لوشتانه وی که لسر اداره کردنی کردستان چونده بی یعنی پیکهنانی سپاهی ملی کردستانه چون و شیوی سیاست گذاریه که گم پیوندیکانی لدروی ولاد اوانه سه شتی هر اساسی به نظری من که اگر اوانه بتوانن ام نواندی احزاب کن و احزاب دیگه بتوانن گلی اماهنگ بن ام سشتانه ریک بخنن به شیوی که مصمم بن رهبرکان یک بگرن به نظری من دتوانی او نوانده ببیده بره که هیوا بخش بوده هاتو با او مبسته من پیم مایه دوی لپیش هموش تک ده احزاب کان دوی ایدولوژی مسئله ایدولوژیک لکنار دابنن مصلحتی احزاب کان لکنار دابنن هر کسی که هات نیو نواندی احزاب کان دتوانی کاری حزبی خوی بشوی تایبتی که حزبکی خوی بکه بلام او سیاست گشتیانی که با منافع ملی نتوی کرد لروشالاتی کردستان دوی پیروی لبریارات کانی نواندی سیاسی بکرد بویا لودا او دمی دتوانی نوی بکن با او مبسه دوی کمالکان ببنه یک دموکرات کانج ببن به یک و او حزابانه دیگه که جیابون نتولی اکتر اوانی نیومالی خوما یعنی منظوری منوی احزاب کان دوی پیشت با او بتوان مالا که گورت درست بکن که پی بلین مالی کرد بگشتی دبی مالی تایبتی خوشن جاره ریک بخن و درست بکن او جاره بچن مالا گوره که درست بکن بله ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران زۆر جار باسی دیالۆگ دەگەڵ کۆماری ئیسلامی دەکەن دروشمی ئەو حیزبانەش ڕوخانی کۆماری ئیسلامیە ئەمە جیاوازیەک و نامۆیەکی تێدا بەدی ناکرێت لەلایەکەوە داوای ڕوخانی کۆماری ئیسلامی بکەی و لەلایەکیش داوای دیالۆگی لە بکەی هیچ نامۆیەکیان دەستکردەوەی تێدا نابینم یەکێ هەم ناوەندی ئەحزابەکان دەیزانن چۆن بە قەولی دەڵێن دەیزانن دنیا ڕۆژ 24 ساعت دێتە دەرو دەج ئاوا دەبێ ئەوەی دەزانن کە کۆماری ئیسلامی باوەری بە مافی کورد و دموکراسی و مافی مرۆڤ نییە بەڵام دەڵێ چی ئوسوولەن ناتوانیش نەیارەکەت کە داوای لە تو دەکەت حازرم دەگەلت بوو توێژ بکەم دەبێ پێی بڵێ ناکرێت بۆیە ئەوە سیاسەتێکە کە بە قەولی
منشور سیاست هل یکم هنگاو سیاست دورا بەڵام ئێمە تا هێشتا نەماندیوە کە کۆماری ئیسلامی ئێمە تا هێشتا نەماندیوە کە کۆماری ئیسلامی داوای دیالۆگ لەگەڵ هێزە کوردیەکان بکە ئەوە هەر کوردەکە داوای دیالۆگ لەگەڵ کۆماری ئیسلامی ئەوەش کردوتی بۆ سەرەتای کردی هەیئەتی نمایندگی کورد پێکە هەر لە جەرانی شەهیدکردنی دکتۆر قاسمیودا هەر خۆی کۆماری ئیسلامی کردی و حدودی ساڵێک بووە و تۆیجەکان بەردەوام بووە چەندین جەلەسە تێپەر بوونە و لەو مدەتا ئاخرانەجەوەی کە بیستومە کە لە دەرەوەی وڵاتی بەجێ بووە هەر لەوێداش هەر لەسەر دەرخواستی هەرچەند لایەنێکی سیاسی لایەنی سێیەمی هەبووە کە لایەنێکی نێونەتەوەییە یان بڵێم خارجیە لەوێداش دیسان هەر کۆماری ئیسلامیە کردوتی و کوردیش دەکرد مەسەلەکەوەیە کوردیش دەکرد بەڵام ئەوەش نامۆکەی لێ دەبێنێ تەماشا بکەن لە جەرایانی بزوتنەوە سەراسەریەکان یا بزوتنەوەکانی دنیا دەشەوە بەرچاوی خۆمان دیوە مەسەلەن فلستینیەکان یا کنگرەی ملی فلستین ئەوەی کە سوودیان دەخات فلستینیەکان ئیسرائیل بسووتێن و خاکستەریە خۆلەکەش خۆلەمێشەکەشی لە تۆربە بکەن لە ئەقیانوسدا لە بەحر بکەن بەڵام ئەو ڕۆژێک کە ئیسرائیل داوای کرد بۆ توێژ بکەن ئەوەی چۆن توێژیان کە چەندین مەرحلە و توێژەکانی خۆ بەرەوە لە ئەو جەرانە بزوتنەوەی کورد لە باشووردا ئەوەی کردووە بزوتنەوەی کورد لە تورکیادا ئەوەی کردووە لە سووریادا ئەوە دەکرێت یعنی ناکرێت هیچ هێزێکی سیاسی و باوەڕی بە دیالۆگ و ئەتمینان بەخۆی هەبێ داوای دیالۆگ لێ بکەن دیالۆگی لەسەر ڕات بکەن ناکرێت بە نەزەریم ئەوەی ناوەندی ئەحزابەکان کردبێ کارێکی درستیان کردووە و لە ئایندەدا جاگەر بکرێ هەر دەبێ بکەن چۆن خۆر شار ناکەین بۆ شار دەکەین بۆ ئەوە بگەینە دیالۆگ ئەو جار بە یەکتر بڵین ئەتوو چت دەوێ ئەو بڵێ ئەتوو چت دەوێ بۆ ئەوە لە شوێنە بەوەی دەڵێن دیالۆگتر بۆیە دەگەلەوە جا من دەزانم لەنێو بەرەی کوردیدا ئەحزابەکانی کوردیدا هەمویان لەو باوەڕەدا مسەممەن بەغەیرەس ئەوانەی ئیسلاح تەلاب ناوخۆی وڵات نەبن کە پێیان وایە جمهوری ئیسلامی هەموو شتێکیان بۆ قبوڵ دەکەن دەنا ئەحزابەکان باوەڕیان بەوە نییە کە حزبی دموکرات کۆماری ئیسلامی مافی کورد کەمترین مافی کوردیش دەدەن کە داوای دیالۆگ دەکەن ئوسوولان دەبێ بە دەرخواستەکەی بڵێ حاضرم بۆ دیالۆگ بەڵام کە دەچیە دیالۆگ ئەودەمی دەخۆ ناکرێ هەر وەخت کوشی بێ ئەوەی کە لەو ئاخرانە دەکرا کرد گوتیان باشە ئەتوو لەسەر ئەم مەسەلانە هەنگاوی بنێ ئێمەش هەنگاوی دەنێ کە کۆماری ئیسلامی نەهێنا ئیداودەمی کورد مەحکوم نەبوو لایەنی سێیەمەکەی یان لایەنی میانجیگەرەکەی پێی وایە کە کورد شارکەر نییە کورد داوای سیاسیشە مذاکرەش بکرد دەتوانێت دیالۆگیش بکرد دەتوانێت لەسەر میز مافەکانی خۆشی دانێتە سەر میز و لەسەری دیالۆگ بکرد لە کۆتایی بەرنامەکەمان نزیک دەبینەوە پێم خۆشە ڕای ئێوە سەبارەت بەوە بزانم هەندێک چالاکی سیاسی لە نێوخۆ داوای ئەوەیان کردو کە حیزبێکی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕابگەێنن ڕای ئێوە لەو بارەیەوە چی زانی بە نەزەری من مەیدانی خەبات ئاواڵەیە بۆ هەموو لایەنێکی سیاسی و حتا بۆ هەر تاکێکیش دەتوانێت لە چارچێوەی خۆیدا خەبەرگەر خەبات بکرد و هەنگاو هەڵبێنێ بۆ گەیشتن بەو بەرنامەی کە بخۆی دانا کە لە چارچێوەی خاستی نەتەوەیی گەلی کوردە یان چارچێوەی حتا دموکراسی خواهی هەبێ بەڵام ئەوەی کە کۆماری ئیسلامی مهری تەئیدی بۆ لێ بدەت لەوەدا بڕێک شک و گومان دێنە پێشکە کۆماری ئیسلامی کە شەریعەت مەداری قبول نەکرد کۆماری ئیسلامی کە کوڕی خۆی بەقەول دەڵێ بەنی سەدری قبول نەکرد بنیانگزارەکەی بیری وڵاتی فەقی منتەزری قبول نەکرد کۆماری ئیسلامی ڕەفسانجانی کە بەو هەموو جنایەتانەی بۆ ئەو کۆماری ئیسلامی کرد لەویشی قبول نەکرد چۆن دێت لە لایەنێکی سیاسی کورد دەیهەوێ ئیجازەت دە خەبات بکە ئەگەر بگەڕ بەڵام بە شەرتێک ببێتە هادەفی تورکیە سەر بە ئەحزابی کوردیشی نەبێ سەر بەخۆشی بێ بەڵام دەوا لە مافی کورد بکە
ایده هر آنها به که لکادر کی سیاسی یا حرکت کی دشکرده حرکت کی جنایتکارانه دولتی ترکیه لترکیه داد دجی کرد کرد بلا فاصله او پارلمان به اصطلاح پارلمانترانی کرد لپارلمانی ایران یا لمجلسی ایران دا محکومی دکن بلام لکردستان دا جنایت دکره نیوک لینایت اگر دبی به صلاح الدین دمرتاش اگر دبن به احمد ترک اگر دبن به لیلا زانا اما احزاب کن بنظری من پیشواز امن بخوام شخصا دستیان ماش دکم اگر آقا بلام اگر دچن به شیوه کی دیگه به نوی کرد دمهبه ببنه بلندگوی برای بدنی سیاست کانی دولتی ایران یا کمار اسلامی بسر کرد ایتراوا کرد لبه جنوی آوی داناوه انا باشه او همون روزنامه نگارانه دگیرن خو خباتی چکداری هم نکرد او روزنامه جناب خو خباتی چکداری نکرد بو استال لبره حالاتی اتوان قبول نکرد نهاتوای استال زندانکان را اگر غیدامش نکراوای استا خدا بزن کامیل کنجی کام زندان داده یعنی کرکاره که فقط داوی مافی خویده کرد دگره لزندان ده کرد اوانه چون به لاینه کی سیاسی بو کرد دیه بو مافی کرد پیک بهت هوایی که استال بعمل جم داوت موسینیان و جم داوت قصدانشان هل استال درده که پیش هموش کرد تاوان بودکن با شعر کردن دگل جمهوری اسلامی داره تاوانبار اصلی کرد بخوی حال ایده کرد همو حولی خویده و خاطراتی ارتش بود اوی ترور کرا سردمی انقلاب نیوکی سر لبین خاطراتی اوی بخونه دله پی دله ملائک پی دله تو بجدیده تبه دیگر قاسمه و هیئتکی مذاکره که دله بله او همو پیاگره کرد لوی راحستا و باوری به من که دوغات دوکاری من دیه به مذاکره کن نشانه اوی باوری به ولاته هیا نشانه اوی باوری به دیالوگ هیا باوری به صلح هیا باید دم هوی لگل بکن که او بلام یدی او لحال او بسلا روشن بیریان او اصلاح طلبیان او خاوره کردمان دلای کرد توان باری اصلی شرع اگر کرد شرعی نکرده با فلان نبود صدان سال خو کرد شرعی نکرده و کردستان لو صدان سال هر پاش کرده و استاج هر بکویدی اوی که استا حسابک بو کرده کرده هر چوار پارچه ده اصلا و کردیان پی عدده اصلا که سطحی جهان ولا نیم خودی و اولاتانه داشت کردیان پی عدده او خبات چکداریه بود ارتیزی پیش مرگی او بزرگ نوه نبا کرد وقت ترکمنکانی ترکمن صحرا لیده و وقت زور ملتی دیکش که زور لکرد لباری جمعیتی و زیادتر بود وجودی هم نما زور سپاس دکم که گفتم جهانگیری زور سپاس دکم با باشداری لو گفتگوی ده امی سپاس دکم هیوام اوه سرکوتوبی و دستت خوش به موفق بی سپاس دکم